خۆی لە ڕاستیدا ئەمە سزایە، بەڵام ناویان نەهاو بەخشین لەبەرەوەی هیچ حجەیەکیان نییە جگە لەوەی کە من وەکو کاری ئیداری ئێمە 24 کارمەندمان هەیە، 14 کارمەندیان هیچ دەوامێک ناکەن و موچە وەردەگرن و 10 کارمەندیشمان هەیە موچەی زیاد وەرەگرن، مەقتوعێک وەرەگرن کە پێویستە بەپی فەرمانی وەزاری ئەو مەقتوعە وەرنەگیرێت لە کاتێکا سەهم وەرەگرن. من داوام کرد کە ئەو مەقتوعە یەکەم ببڕێت ئیلا بە فەرمانی وەزاری نەبێت و دووەمینیان ئەو کارمەندانە ئەبێت 2 بۆ 6 دەوام بکەن وەکو چۆن کارمەندەکانی تر دەوامەکەن، ئەو کاتە شایستی ئەو موچەیەن کە وەری بگرن. ئەمە خاڵێک بوو کە بە حەقیقەت پیان حەزم نەکرا و خاڵێکی تریش کە من هەم بێت و بە لای ئەوانەوە سلبی بێ ئەوەیە کە من بەشداری خۆپیشاندانەکانم کردووە و داوای مافی خۆمم کردووە کە ئەوەش بۆ من جێگەی شانازیە، ینی ئەگەر بیان وتایە ئێمە لەسەر ئەوە بڕیارماندا بەلابردنت، بەڕاستی من زۆرم پێ خۆشتر بوو وەک لەوەی بەبێ هیچ هۆکارێ بڵێن ئێمە بەخشیمان.